سزایانەدات ئەمە ئەو سزایانە بوو کە لەلایەن وەزارەتی گەنجینی ئەمریکا و سەپێنرا بوو بەسەر ژمارێک لە کەسایەتی و کۆمپانیا و گروپە چەکدارەکان. سزاکانی ئەمریکا هۆکارەکان هەروەها تا چەندەم سزایانە کاریگەری بێت لە سەرکاری گروپە چەکدارەکان و پەلامارەکانیان ئەم پرسانە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ئەحمەد سەڕاجی شارەزای سیاسی لە بەغدا واڕاوە ڤیسنت کامبۆس شارەزای وزە و دیپلۆماتی پێشووی ئەمریکا لە شاری لۆس ئەنجلۆسی ئەمریکا و لەگەڵماندا. سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. بەڕێز ئەحمەد سەڕاجی لای بەڕێستانەوە دەست پێ یەکەم ئەم سزایانەی کە ئەمریکای سەپێنێت بەسەر کەسایەتی و کۆمپانیا و گروپە چەکدارەکان تا چەند توانای گروپە چەکدارەکان لاوازەکە؟ دەسڵاو لە ئێوە و لە بینەرە بەڕێزەکان و میوانە بەڕێزەکەتان لە ڕاستیدا ئێمە وەک چاودێران دام بەوەدا دەنێن کە ئەمریکا خاوەنی گۆڕانکاریە لە عێراق لە ساڵ 2023 تا ئێستا هەر ئەویشە کە سیستەمی دیموکراتی لە عێراقدا چەسپاند. هەروەها هەموو بنەماکانی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی لە عێراقدا سەپاند و بە سەرپەرشتی ئەمریکا ئەنجام درا. بۆیە هەر هەڵەیەک ئەنجام بدرێت کە لە دژی بەژەوەندیەکانی ئەمریکا بێت بە بڕوای من بەشێک لەو هەڵەیە لە ئەستۆی ئەمریکا خودەیە. واتە ئەمڕۆ ئابووری عێراق پشت بە دەهاتی نەوت دەبەستێت. هەروەها وەزارەتی گەنجینەی ئەمریکا وەزارەتی دارایی عێراق داهاتی ئەو فرۆشتنی ئەو نەوتە کۆ دەکەنەوە بۆ ئەوەی بودجەی عێراق دابین بکەن و ئەو دراوەی کە بە بانکەکانی عێراق دەفرۆشرێت لەلایەن ئەمریکاوە دابین دەکرێت. لێرەدا کێشەکە سەر هەڵدەدات ئەو بانکانەی کە دۆلار لە بانکی ناوەندی وەردەگرن بە نرخی فەرمی بە 1300 و دەبینی لە کاتێکیش لە بازاردا بە نرخی هاوتاری بە 150,000 دەفرۆشرێتەوە بۆ هەر 100 دۆلارێک. لێرەدا هاوڵاتی عێراقی زەرمەندی سەرەکیە. هاوڵاتی پێویستی بە دراوێکی بیانی هەرزان هەیە و دراوێکی سەقامگیر بیت بۆ ئەوەی وڵاتەکەت بە سەقامگیریدا بڕوات و خەڵکی چیتر تووشی نەهامەتی نەبێت و ڕۆژانە 500,000 لە هەروها من بەر لەوەی حزبەکان تۆمەتبار بکەم من سەرەتا ڕەخنە لە ئەمریکا دەگرم چونکە ئەو جددی نییە لە پرسی دراوی عێراقی و بە پاساوی بە قاچاقبردنی دراو سزا بەسەر عێراقدا دەسەپێنێت. لە کاتێکدا عێراق مامەڵە لەگەڵ بەحرین و لەگەڵ وڵاتانی کەندا و لەگەڵ وڵاتانی دیکە دەکات و بە ئاگاداری ئەمریکا. بەڵێ بەڕێز کامپۆس میوانێکم هەیە لە بەغدا بەڕێز ئەحمەد سەڕاجی و باستەوە کات کە ئەمریکا کەمتەرخەمە لەبارەی پرسی دراو لە بەرامبەری عێراقدا و سزا بەسەر عێراقا سەپێنێ بۆ چوونیەوە چێ لەم بارەوە؟ پێش هەموو شتێ زۆر سپاس بۆ میوانداریتان. من دەمەوێت باسی ئەوە بکەم 2 هەفتە لەمەوبەر بوو کە سەرۆک وەزیران سوودانی و بەرپرسانی وەشاندی یاوەری هاتنە واشنگتن DC کۆبوونەوەیان هەبوو لەگەڵ سەرۆک بایدن و بەرپرسانی باڵای ئیدارەی بایدن. لەو کۆبوونەوەیە تیمی عێراق لەگەڵ وەزیری دەرەوە لەگەڵ وەزیری بەرگری و زۆر بەرپرسی دیکەی ئەمریکی کۆبوونەوە. من دەمەوێت باسی ئەوە بکەم هەموو ئەو چالاکی و کۆبوونەوانەی کە هەیان بوو ئەمە بەهێزی پەیوەندی دووقۆڵی نێوان ئەمریکا و عێراقی دەسەلمان. لەبارەی سزاکانەوە پێم وابێ باشترین شت بۆ ئێستا من بتوانم بیڵم ئەوەیە سزاکان و سزا
دوای لێکۆڵینەوەیەکی زۆر ئەدرێنوەتە لە خۆڕان نییە و هەموو کەسیشی نەگرتوێتەوە تەنها کەسایەتی و دامەزراوەیەکیان گرتوێتەوە کە دوای لێکۆڵەکان دەرکەوتووە کە کارێکی هەڵە و نابەجێیان کردووە کە لەگەڵ سیاسەتی ئەمریکا نییە بۆیە پێشنیازی من ئەوەیە حکوومەتی عێراق مەبەستم دەبێت زۆر بە وریایی سەیری ئەو گروپانە بکە و لێکۆڵینەوەیان لەسەر بکە کە بوونەتە هۆی ئەوەی کە سزا بکەوێتە سەر وڵاتەکەی و وای لێ هاتووە ئەمریکا سزای عێراق بدا سرە ڕای ئەو پەیوەندیە باشە ئەو گروپانەی کە نوێنەرایەتی عێراقەکەن و لە ناو عێراق جوڵەیان هەیە دەبێت کۆنتترۆلیان بکە بە گوێرەی ستاندەرە نێودەوڵەتیەکان جوڵە بکەن واتە نابێ خەڵکی عێراق باجی هەڵەی گروپێکی بچووک بدا لە ناو وڵاتەکەدا کە دێن پێشێلی یاسانێ دەوڵەتیەکان پێشێلی ڕێکارە نێودەوڵەتیەکان و یاساکانی عێراقیش دەکەن بۆیە من پێم وایە باشترین ڕێکات لە حکوومەتی عێراقەوە دەستپێکە کە ڕێگریان لێ بکە کۆنتترۆلیان بکە ئەمریکا زۆر بەڕوونی وتوێتی کە دەیەوێت و هەوڵی داوە بۆی کە ژیان و گوزەرانی خەڵکی عێراق باشتر بکە ئابووری عێراق باشتر بکە و کواڵەتی و چۆنیەتی خەڵکی عێراق بچێتە قۆناغێکی بەڕێز کامپۆز هێرشی گروپە چەک جارەکان بۆ سەر هێزەکانی هاوپەیمانی نێودوڵەتی یاخود دروستکردن بۆ ئاسایشی گرفت بۆ ئاسایشی ناوچەکە وەرەوە هێرشکردنە سەر کەرتی وزە لە هەرێمی کوردستان ئەمە تا چەند زیان بە پەیوەندی یابووریەکانی نێوان عێراق و واشنتۆن ئەگەیەنێ بەگشتی و تایبەت بە پەیوەندیەکانی نێوان عێراق و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێمە ئەزانین ئەم هێرشانەی کە میلیشیەکان ئەنجامیەدەن و زۆربەیان با بڵێم ئەو گروپانن کە هاوبەش و لەژێر چەتر و هەژمونی ئێرانن و زۆر جار سەرۆک وەزیران سوودانی وتوێتی بەڵێنی داوە کە هەموو کارێک دەکا هەموو ڕێکارێک ئەگرێتە بەر بۆی کە دڵنیا بێتەوە لەوەی گروپ و میلیشیەکان بە تایبەتی با بڵێن هەشتی شعبی با ناویان بهێنم کە هێرش نەکەنە سەر نوێنەرایەتی کۆمەلگای نێودەوڵەتی ئەنجا لە ناویشیاندا ئەمریکا بەژەوەندەکانی ئەمریکا و سوپای ئەمریکا ئێمە دەبێ ئەم حساب لەسەرم قسانەی بکەین و پشتی پێبەستین چونکە ئەم هێرشانە کە کراون لەلایەن ئەو گروپانە و کراون کە لە دەرەوەی دەسەڵات و کۆنتترۆلی حکوومەتی عێراقدان ئەمە قبول کراو نییە بەڕاستی ئەو هێرشانەی کە بینیتان لە کێڵگەی کۆرمۆر ئەنجامدران با بڵێن داناگاز لەوێ کار دەکات لە کوردستان ئەمە من پێم وایە بێ سوودانی بەڵێنی داوە کە لیژنەیەک دروستکە و لێکۆڵینەوەیەکی ورد و دروست بکە و ئەوانەی کە بەرپرسن بیان داتە دادگا و سزایان بدا ئێمە حکوومەت تۆمەتبار ناکەین بۆم هێرشانەوە نەشمان وتووە کە حکوومەتم هێرشەی کردووە بەڵام وتومانە دەتوانێت کۆنتترۆلی ئاسایشی وڵاتەکەی بکە کۆنتترۆلی ئەو گروپە لە یاسا دەرچوانە بکە کە هێرش دەکەنە سەر ژێرخانی وڵاتەکەی بەڵێ بەڕێز سەراجی بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم میوانەکەی دیکەم کە بەڕێز فێنسنت کامبۆسە لە واشنتۆن ئەڵێت ئەبێ حکوومەتی عێراقیش خۆی بە شێوەیە ڕەفتار لەگەڵ گروپە چەکدارانە بکات کە ئەمریکا هیچ ڕێگە چارەیەکی نەمێنێتەوە بۆ سزادانی عێراق یەوە ئەمریکا دەزانێت کە ئەو حکوومەتە لە ئەنجامی ئەو حزبانە پێکاتووە کە هەژمونی خۆیان بەسەر وڵاتدا سەپاندووە هەژمونی خۆیان بەسەر چەکی عێراقدا سەپاندووە هەروەها ئەمریکا دەزانی کە هەژمونی ئێران لە عێراق زۆر زۆر بەهێزە بە شێوەیە کە سەرۆکوەزیران بەڕێز سوودانی یاخود جگە لە سوودانیش ناتوانن کە بڕیارێکی یەکلاکەرەوەیان هەبێت بۆ بڕیاردان لەسەر ئەو گروپە چەکدارانە بۆیە پێویستی بە جدیەتی ئەمریکا هەیە یەکەم جار و عێراق بکرێتە نمونەیەکی تایبەت دوور لە
دەستی دەرەکی وەکو ئەمریکی ئەو هەروەها دەیەوێت نمونەیەکی تێگەیشتنی ڕاستەقینە لە نێوان واشنگتن و تاراندا هەبێت و ڕێککەوتن لەسەر چۆنیەتی بەڕێوەبردننی عێراق و ئیدارەدانی عێراق هەبێت چونکە ئەمڕۆ گەلی عێراقی درک بەو ململانەیە دەکا کە لە نێوان واشنگتن و تاراندا هەیە و ئێستا بوونەتە پارکی پشتەوە بەم دوایانە بینیمان ئەو زۆربەی ئەو موشەکانەی ئێران بەم دوایانە ئاراستە ئیسرائیل کرد زۆرینیان کەوتە ناو خاکی عێراق هەروەها هێرشی سەر کێلگەی کۆرمۆریشمان بینی و هەرچەند حکوومەتی عێراق لێژنەیەکی پێکێنا بەڵام هیچ ئەنجامێکمان نەبینی کەواتە هەڵوێستی حکوومەتی عێراق بە شێگە بەهۆی ئەو دژیەکەی لە نێوان بەرژەوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێراندا هەیە عێراق بۆتە قوربانی و هەروەها دەکرێت ئەمەش کارێکی ئاسان بێت بۆ ئەگەر ئەو حزبانە ڕازی بن لەسەر هەژمونی عێراق یەکەم دەستوەردانێکی دەرەکی هەیە لە ئێران لە تورکیا لە چەندین وڵاتی دیکەوە دەستوەردان لە خاکی عێراقدا دەکەن. بەڵێ بەڕێز ئەحمەد سپاس بۆریەکە لە بەڕێز ئەحمەد سەراجی شارەزای سیاسی لە بەغدا ڤێسنت کامبۆس شارەزای وزە و دیبلۆماتی پێشووی ئەمریکا لە لۆس ئەنجلۆس لەگەڵمدا بوون.